لە سلێمانی فستیڤاڵی پاییزە بۆ خستنە ڕووی بەرهەمی ناوخۆ بەڕێوەچوو. تیایدا جوتیاران چەندین جۆر بەرووبوومی ناوخۆی پاییزیان خستە ڕوو کە بە ڕەنج و ماندووبوونی خۆیان بەرهەمیان هێنابوو. ئەمی فستیڤاڵە بەرهەمی هەمووی ناوخۆییە، ئەمان هەوێ ئاشنایکەنەوە بە خەڵکەکانی خۆمان، بە خەڵکی کوردەواری. بەڕاستی خەڵکی کوردی خۆمان زۆر دوورکەوتۆتەوە لە شتی کوردەواری، بۆیە ئەم هەموو دەرد و بەڵاو و موسیبەت و ڕوونتێکردوێم نەخۆشیانە شتەکانی خۆمان هەمووی سروشتیە. بەوتەی جوتیاران و فرۆشیارانی بەرووبوومی ناوخۆ، هەرچەندە لە ناوخۆدا هەوڵدراوە بەرووبوومەکانی پاییزە بتوانێت کێبڕکەی بەرووبوومی دەرەوە بکات و بە باشترین کواڵیتی بخرێتە بازاڕەوە، بەڵام وەک پێویست بازاڕ نییە بۆ ساختکردنەوەی بەرووبوومەکانیان. ئەگەر ئێمە وڵاتی خۆمان خۆش بوێ، ئەگەر ئێمە فەلاح و جوتیار و دەزڕینەکانی خۆمان خۆش بوێ، ئەبێ پاڵ پشتی بین بۆ ئەوەی لە هەموو وڵاتان بەروومان جوانترە، لە هەموو وڵاتان بەروومان خۆماڵیترە، لە هەموو وڵاتان بەرووبوومان بە کوالێتی ترە. ئەگەر سێرێ بکەی ئەمە زەردەچەوەی شارە زورە. کەواتە چ وڵاتێک زەردەچەوەی ئاوا هەیە بابێ من مناقەشەی لەگەڵا بکەین بڵین وەرە لە تامە لە بۆنە لە قەبارە ئەی بۆچی بە بازارکردنی نییە، ئەی بۆچی نابرێتە دەرۆ. ئێستا سێرکە 2 ساڵە هەنارە بێتە دەرۆ، سێرەکەی هەنارەکانمان سیعرەکەی فەرقی کردووە. بابێن کاکە خەیار بە بازارکردن بکەین، بابێت تەماتە بکەین، بابێ ئەو بەرومە جوانەی کە لە وڵاتمانە هەیە بە بازارکردنی بۆ بکەین. کەواتە وای لێ هەم وڵاتمانی پێسەوزەکرێ، چونکە بەیانی ئەگەر من هەنارەکەم پارە نەکا باخکە هەڵە جێڕێتەوە، ترێکەی پارە نەکا ڕەزەکان وشکە بن. سەرۆکی ژووری بازرگانی سلێمانیش باز لەوە دەکات پێویستە و بەرهێنەران و جوتیاران هان بدرێن بۆ بەرهێنانی باشترین بەرهەمی ناوخۆی پاییزە و دابینکردنی شوێن بۆ کۆکردنەوەی بەرهەمەکانیان بۆ ئەوەی بازار دروست بکرێت بۆ ساختکردنەوەیان. ئەم بەرهەمانە کە لێرە ئیسا پەخشکراوە بۆ هاوڵاتیان بیبینن، ئەمە هەنگاوێکە بۆ هاوکاری ئەو گەنجانی کەوا بەهرەمەندن لە دروستکردنی ئەم کاڵایانە یان کۆمەڵی خەڵکیتیا لاوانەیە جوتیار بن بەرهەمەکانی خوان لێرە پەخشەکەن. ئێمە هەوڵ بدەین بەڕاستی زیاتر ئاشنایەتی بە بەرهەمی ناوخۆی خۆمان بدەین باشترە لەوەی لە دەرێچەکان. ئەمەش هەان دەرێکە بۆوان. من پێم باشە ئەمە هەر ساڵی جارێ نەکرێتەوە، ئەبێ ئەمە فوز ئەمە جگایکیان بۆ تەرخان کرێ کە هەفتە بازار بێت. لەم هەفتە بازارە زیاتر ئەوان زیاتر کاڵەکانی خوان ئاشنایەتی بکەن بە خەڵک. لە بەشێکی تری فستیڤاڵەکەدا گرنگی درابوو بەکاری دەستڕەنگینی خانمان و خستنەڕووی بەهرە و توانەکانیان. هەرچەندە لێرە و لەوێ لە فستیڤاڵەکاندا جوتیاران و فرۆشیارانی بەرووبوومی ناوخۆی پاییزە هەوڵیان داوە ئەو بەرهەمانەی کە زۆرترین خواستیان لەسرە بە باشترین جۆر و کواڵیتی بخرێنە بازاڕەوە تا ڕادەیەکیش داشکاندن لە نرخەکانیان کراوە، بەڵام هێشتا چاویان لە هەنگاوەکانی لایەنە پەیوەندیدارەکانە بۆ گەشەپێدان و بەرەو پێشبردننی بەرووبوومی ناوخۆ و دروستکردنی بازار بۆ ساختکردنەوەی بەرووبوومەکانیان. ئاکۆ ئەمین، کورسات نیوز، سلێمانی.